رسول الله صلى الله عليه وسلم فرمي المرأة إذا خرجت استشرفتها الشيطان فرمي آفرد كلمالكي أتيت دروبة بيبيويستي شنك أذن لكن في بعض حوائجكن بو هەندێک پێداویستی ضروري پێدراوە بچێتە دەرەوە یەکێ نەیە بڵێ ئەی نەبێ بە دکتۆر و ئەی نەبێ بۆ کێو دێنێ بە دکتۆر با بێ سەدا نافرەت هەبووە بۆ بە دکتۆر بەس بە تێکەڵاوی و بەدڕەوشتی بەسەر حسابی دانانی شەرەف و دین و ئەخلاقی نه دین و ئەخلاق و شەرەفی پارێزراو بێ ئەبێ بە هەر شتێ باب بێ پیرۆزی بێ و دەستیشی خۆش بێ و ژنەکەی من پێویستی پێ بێ کچەکەی من پێویستی پێ بێ نه ئەو ئافرەتەی بە بێ پێویستی بەبێ ضوابطی شەرعی لە ماڵەکەی ئەچێتە دەرەوە فەرمێ شەیطان سیاقەتیەکە استشرفتها يعني الشيطان بابا مشرفي مشرف خوتان زاني يعني إشرافي بس رواكا أو أي باب الريوة بابا بريا وبري لا بريا وبريش بلنتر إشرافي تناتو عن قصي درجة لا فرماني درجة الشيطان وإليك جاء فرمت شي بياله يقول لها ما مررت برجل إلا أعجبتيه بياله أي آفرت أما بحجاب شرعي شو بەلای هەر پیاوێکان ڕۆشتبی معجبە بووە شێتە بووە هار بۆ بۆت بۆیە دەی لەنجە و لارەکە و زیاکە دەی ڕوت و قوتیەکە و زیاکە بەیانی هاتیتەوە سێوەنی کەمی کاچکە چوارەوەنی کەیان بۆ دەرخە دوو بەیانی هاتیتەوە زەردەخەنەیەکیش بکە عەترێکی بۆن خۆشیش لە خۆت بە ڕوویەکیشیان بەرێ ئەگەر سارێکی جوانی پێ بوو لەگەڵیشی بڕۆت گەیەنە پێ چێگە بەس بۆ جەهەنەمە گەیەنێ بۆ جەهەنەمی دنیا پێش قیامەتیش ناموسي هتكبر يتلويه تر حياة نامنه تر شرف نامنه دعني طاو لو دعني شنك هارك شكره خلوه كان سيميان شيطان رسول الله صلى الله عليه وسلم وافقني تو او شيطان بايك وبن ساعتي تخوازانه شي رويداو وشيطان كردو قران ياخندو ديني فير كردو جال موبايل بياخذ دروي موبايل سيمتان شيطان او فرد رسول الله صلى الله عليه وسلم